ئێمە 200 فۆرمی هەژمارمان پێگەشتو کە دابەشیکەین بەسەر خانشیناندا و بە حکمی ئەوەی بانقی شاروز ئێمە تیمی هەژمارمان نییە. خۆتان نەزان تیمی هەژمار لە کۆمەڵێک بانقی دیاریکراوە لە سووری پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە، لە پارێزگای هەڵەبجە شەیدەوە لە بانقی هەڵەبجە شەی تیمی هەژماری لێ، لە پارێزگای سلێمانی لە بانقی مەڵکەندی و تانجەرۆ و چەند بانقێکی درەبە ئەوە تیمی هەژماری لەوێ شوکار وەری ئەگرنەوە فۆرمەکان. ئەوەی کە بە ئێمە وترابیەوە ئەگەدەر کرابین هەر ئەوەیە فۆرمەکان تەوزیعکەین بەسەر خانشینانی خۆشەویستە و ئێمەش وەکو وتم 200 فۆرمان بۆ هاتبووە 200 فۆرمەکە ئێمە زیاد وەکو بانقی شارەزور لە سەرود 2000 خانەنشینمان هەیە بە هەموو جۆرەکانیەوە. ئێمەش وە خۆشمان بەردەوام لە ڕێگەی واتسئاپ و ڕۆژانە بە سەدان فۆرمان ڕاکێشاوە پرینتمان کردوتە دابەشی سەر خانشینانمان کردووە. ئەمە تا چەند بارگرانی بۆ خانشینان دروست دەکات کە فۆرمەکە خۆیان پڕیکەنەوە و بینێرنە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان کە پارێزگای هەڵەبجە و سلێمانی لە شارە زوورەوە نزیکاوە جگە لەمە تێچووی هاتوچۆکەیان زۆرە. ئایا دوو مانگە موچە ناتوە خانشیناتوانەوە بکەن؟ بەڵێ زۆر جوانە بە تەیکی دوایە دوو مانگە موچە نهاتووە، بەڵام ئیش و کارەکە دوایە ڕاستی ئێمە کە ئەو فۆرمە ئەوەی پێباوتە فۆرمەکە بدەین بە خانەنشینان. فۆرمەکە پڕکردنەوەی بێ خانشان خۆیان پڕی بکەنەوە و دواتریش بردنەوەی بۆ ئەو بانقانی کەوت بتیمی هەژماری لێ لەوێ ئەو لەو بانقانە وێنانە گیرێ پەنجەمۆریان لێوەرەگیرێ ئەوە بۆی هەنێکاری تەکنیکی هەیە ئەبێ خۆیان بچن بۆ ئەوێ بیکەن. بەڵام ئێمە وەکو بانقی شارەزور بڕێرمانداوە لەم سەرەتای هەفتە وەکو کاراسانی و کۆی کە موچە نییە ئێمە هەوڵە دەین ئەو فەرمانەی دێنە خانەنشینان. پێمان خۆش لە ڕێگەی جەنابتانەوەش بڵاو بێتەوە کەوا ئەو فەرمانەمان پڕی بکەنەوە بۆمان بێرنەوە خۆمان لەسەر ئەرکی خۆمان ئەیبین هەفتانە ئەیبین بۆ بانقانی کە تیمی هەژماری لێ بە تایبەتی بانقی هەڵەبجەی شەید ئەیبین بۆیە کاراسانیە بکەین بۆ خانەنشینان و ئیتر دواتر لەو بانقە تەلەفۆنیان بۆ کە ئاگاداریانکەن و کاتە بێ بەدیش سەرەتا خانەنشینان فۆرمی هەژمانی من پڕەکەنەوە دوای ئەوە سەرێکیەیە و خاوەن پێداویست تایبەتکەیە ئەوان موچەخۆرەکانی ترکەی هەژماری من پڕەکەنەوە. وەڵاهی ئەوەی ڕاستی بەتای سەدی هەر بۆ خانشینەوەی کە ئێمە ئاگادار کراوین بە ڕسمی بەدڵنیایی و لە قوناغەکانی داتووە سەری ئەوانیشە بەس جارێ پێ هیچیان پێ نەوتی جاری بۆ کەمەندام و شەیدان ئەوەی کە هەیە لەم قۆناغا هەر خانەنشینە بە هەموو جۆرەکانیوە.